کار و ڕەفتارێک بە تاوانی گەندەڵی هەژمار دەکرێت. کەی دەست بە جێبەجێکردنی یاسای ژمارە 2 چاکسازی دەکرێت. ئەی ئەوانەی لە دژی یاسای چاکسازین کێن و لەبەرچی؟ ئەمانە بابەتەکانی ئەم جارەمان لە کوردستان بشال لە پرۆگرامی تاوان و سزا. سڵاو و ڕێزی ستافی پرۆگرامی تاوان و ساتان پێڕادەگەینم من بژاردیلان. تیمی پرۆگرامی ئەم جارەشمان پێکاتوە لە دادوەر بەشدار مەجید دادوەری داواکاری گشتی، هەروەها بەڕێز مشیر ڕەشید بەڕێوەبەری گشتی فەرمانگەی یاسایی لە دەستەی نەزایی هەرێمی کوردستان، هەروەها لەگەڵ دکتۆر محەممەد سەباح پسپۆڕی یاسایی سیزاکان مامۆستای زانکۆ. بەخێر بن. جەنابی دادوەر، چۆن پێناسەی گەندەڵیم بۆ دەکەیت؟ گەندەڵی ئەوەی کە لە وڵاتی ئێمە هەیە ئەو تاوانانەی کە لە یاساکانی تایبەتمەند باسی کردووە بە گەندەڵی حیساب بکرێت. وشەی گەندەڵی لەوانەیە وەکو خۆی وشەیەکی فراوان بێت، زۆر شت بکرێتەوە، بەڵام تاوانەکانی گەندەڵی ئەوەی بە پێی یاسای ژمارە 3 ساڵی 2011 یاسای دەستەی دەستپاکی یان لە یاسای ژمارە 2 ساڵی 2020 چاکسازی باسی دەکات، دەتوانین بڵێن لە وڵاتی ئێمە بە گەندەڵی حیسابە و هەوڵ دەدرێ بە پێی یاسا ڕێگری لێ بکرێت و چارەسەری بکرێت. هەروەها لە هەمان ئەو دوو یاسایە ئاماژە بەوە کراوە کە لە یاسای سزاکان یان لە یاساکانی تری تایبەتمەند لە هەر شوێنێک باسی ئەو دیاردەیە کرابێ ئەو دیاردەیە بە تاوانی گەندەڵی حیساب بکرێت. دەستەکان خۆش بێت. دکتۆر، پێناسەی تاوانەکانی گەندەڵی بۆ بکەی و ئەرکانەکانیشی ئەرکانی تاوانەکان. پێش هەموو شتێک وشەی گەڵان گەندەڵی مقابلەکە لە زمانی عەرەبیدا بە وشەی فەساد دێت. هەرچەندێکە ئەم دوو وشەیە وشەیەکی یاساییش نین، قانونی نین، چونکە لە قانونی عقوباتی عێراقیدا یاسای سزاکانی عێراقی ساڵی 69 ژمارە 111 لەژێر ناونیشانی تاوانەکانی دژ بە ئەرکەکانی وەزیفەی گشتی دانراوە. ئەم تاوانانەش تەڵعاً تایبەتن بەو کەسانی کە ڕاژی گشتیان پێسپێردراوە یان فەرمانبەرن. تەڵعاً هەموو کەسێک لە ناو کاری حکومی دابێتەوە بە فەرمانبەر حساب ناکرێتن. یعنی لە ناو قانونی عقوباتی عێراقیدا دوو شەی بەکارهێناوەتەوە فەرمانبەر و مکەلەف بخدمە عامەواتە و کەسێک کە ڕاژی گشتی پێسپێردراوە. ناچمەنە ئەو تەفسیلەوە. لێرەدا هەرچی ڕەفتارێک ببێتە هۆکاری ئەوەی کە کاری حکومی لە ڕێچکەی لە چوارچەوەی بنەماکانی عەدالەت و یەکسانی لا بدات و بێتە هۆکاری ئەوەی کە کاری حکومی لە جیاتی خزمەتگوزاری گشتی پێشکەشی تاکەکانی کۆمەڵگا بکات، ببێتە هۆکاری ئەوەی کە خزمەتی بەرژەوەندی تاکە کەسی بکاتن، ئەو کات ئەو ڕەفتارانە بە تاوانی گەندەڵی لە قەڵەم ئەدرێن، واتە لە ژێر ناونیشانی تاوانەکانی دژی وەزیفەی گشتی کە لە ناو قانونی عقوباتی عێراقیدا و هەروەها لە یاسای دەستەی دەستپاکیشدا باسی لێوە کراوە. بەس ئەمەوێتە بەس ئەو نقطەی ئاماژەی پێ بدەمەوە زۆر گرینگە بۆچی گەندەڵی کراوە بە تاوان. یا پرسیارێکی زۆر گرینگە، ینی فەلسەفەکەی لە چۆدایە. لێرەدا کە کاری حکومی لە چوارچێوەی یان بە پێی بنەماکانی عەدالەت و یەکسانی جێبەجێ نەکرا، ئەوە ئەبێتە هۆکاری دروستبوونی قەیرانی متمانە نێوان کۆمەڵگا و دەسەڵات. خەڵک ئەو وەختە واتی ئەگاتەوە کە ئەم حکوومەتە کۆمپانیایە کە دامەزراوەتەوە نەک بۆ خزمەتی کۆمەڵگا، نەخێر دامەزراوەتەوە بۆ ئەوەی خزمەتی تاکە کەسانێک بکات، چەند لایەنێک بکات، بەرژەوەندی تاکە کەسانێک بکاتن. بۆیە ئەبینی یاسادانەر چی لە عێراقا بێت لە ساڵی 69 چی لە هەرێمی کوردستانە بێتن درچی بە مەترسیەکانی ئەم گەندەڵیە کردووە و ئەو ڕەفتارانەی کە بە گەندەڵی لە قەڵەم ئەدرێن ئەبینی یاسادانەر بە تاوانی لە قەڵەم داوەتەوە سزای تند و عادیلانەی بۆ دیاری کرد. دەستەکان خۆش بێت. کاک مشیر، توانی پێناسەی چاکسازی بۆ بکەیت؟ پرۆسەی چاکسازی پرۆسەیەکی فراوانە. ئەو پرۆسە فراوانە ئەگەر ئەمە تەماشای ئەو یاسای چاکسازی بکەین، ئەوە بەشەکی کەمە بچووکە لە پرۆسەی چاکسازی. ئەوەی کە لەیەکی حەفت دەست پێەکە لە 6 هەفتەوە بەڵێ، چونکە لە 6 دووەوە دەرچوو و پەیڕەوەکە دەرچوو
لە ماوەی 2 مانگ 6 4 کۆتایی هات ئێمەش بەشدار بووین لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی بەڕێز پەیڕەوێک دانرا و لە ماوەی 3 مانگان ئەو پەیڕەوە دەبکەیتەوە بواری جێبەجێکردن دەکات 6 حوتەوە دەبی دەست بە جێبەجێکردن بکەیت. ئەوە بەشەکە لە چاکسازی گشتەکەی کە باسی دەکەین. ئەوەی کردای پرۆسی چاکسازی پرۆسەشی زۆر فراوانە زۆر مەدایتر وەردەگریتن هەر لە قراری دەستوری ڕابگرە و تەرسیخ بکرێتن و تەمپیز بکرێتن ئەو هەنگاوانەی کە لە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی و فەرزی شەفافیت ئەوانە کۆمەڵێک ئیزراعات زۆر هەلە سەقسەکانی تۆ کاک مشیر با خزمەت بە ئەوەی دێمەڵات هەر لەگەڵ تۆ دەمینم ئینفۆگرافیکێکمان هەیە هەل ئێستا پیشانی دێن کە لەسەر میکانیزمی جێبەجێکردن و ماوەی جێبەجێکردن یاسای چاکسازیە بێکەوە سیر دەکەین و دەگەڕێ وڵات بەردەوام دەبین. یاسای چاکسازی لە 1/4/2020 ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانی عێراق بە مەبەستی جێبەجێکردنی یاسای ژمارە 2 ساڵی 2020 یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازەکان و خانەنشینی لە هەرێمی کوردستان پەیڕەوێکی دەرکرد. لە هۆیەکانی دەرکردنی پەیڕەوەکەدا هاتووە بە مەبەستی ئاسانکردنی جێبەجێکردنی حکومەکانی یاسای ژمارە 2 ساڵی 2020 و دیاریکردنی ڕۆڵ و ئەرکی هەریەک لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکان و لایەنە نەبەسراوەکان با وەزارەت لەبەر ڕۆشنایی حکومەکانی یاساکەدا پەیڕەوەکە دەرچوێنرا. بۆ جێبەجێکردنی یاساکە 3 لێژنە پێکهێنراوە: لیژنەی باڵا، لیژنەی وەزارەت، لیژنەی لاوەکی. سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی لیژنە باڵاکە دەکات و جێگری سەرۆکی ئەنجومەن و وەزیری دارایی و وەزیری ناوخۆ و پلاندانان و پێشمەرگە و کاروباری شەهیدان و ئەنفالکراوان و وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و سکرتێری ئەنجومەنی وەزیران تێیدا ئەندامن. فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سکرتارێتی لیژنەی باڵای جێبەجێکردنی یاساکە بەڕێوە دەبات. یەک لە ئامانجەکانی یاساکە نەهێشتنی سوودمەندبوونە لە جارێک زیاتر لە بودجەی گشتی. بەشی چوارەمی پەیڕەوی یاساکە تەرخان کراوە بۆ باری پێشمەرگە و هێزەکانی یاسایش و پۆلیسی ناوخۆ. لە بەشی پێنجەم و لە مادەی 17دا ڕێوشوێنە یاسایەکانی ڕێخستنەوەی دەرماڵەکان بە شێوەی دادپەروەرانە و لەبەر ڕۆشنایی یاسا بەرکارەکان دیاری کراوە. لە بەشی شەشەمدا و لە مادەکانی 18 و 19 و 20دا باسی چۆنێتی ڕێخستنەوەی هەژمارکردنی خزمەت کراوە. لە بەشی حوتەمدا مادەکانی 21 تا 23 تایبەت کراون بە ڕێخستنەوەی بواری خانەنشینی. لە بڕگەی دووەمی مادەی 27دا هاتووە بە مەبەستی وەرگرتنەوەی قەرزە بازرگانیەکان وەزیری دارایی و ئابووری بەڕێوبەرایەتی گشتی کاروباری یاسایی لە وەزارەت ڕادەسپێڕێت بۆ گرتنەبەری ڕێکاری یاسایی. لە بڕگەی دووەمی مادەی 33دا هاتووە دەکرێت نوێنەری داواکاری گشتی لەسەر داوای وەزیر یان سەرۆکی لایەنی نەبەسراو بە وەزارەت ئامادەی کۆبوونەوەکانی لیژنەی وەزارەت یان لیژنە لاوەکیەکان بێت. لە مادەی 35دا هاتووە ئەم پەیڕەوە لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان بڵاو دەکرێتەوە و لە دوای تێپەڕبوونی 90 ڕۆژ لە دەرچوونیەوە جێبەجێ دەکرێت. ڕۆژی 7 نیسانی 2020 لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان بڵاو کرایەوە. واتە دەبێت لە سەرەتای مانگی تەمووزی داهاتوودا لە 6 حوتی 2020 دەست بە جێبەجێکردنی بکرێت. بەڵێ ئازیزان کاک بشیر ئەگە سیر بکەی بۆچی یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە خانەنشینی دەستی پێکرد بۆ لەو بەشەوە دەستی پێکرد؟ ئەمە باسی ئەوەمان کرد گوتمان چاکسازی کۆمەڵک سێکتە دەگرێتەوە و لە هێڵە گشتەکانی کابینەی نوێ کە لە پێش پەرلەمان پێشکەشی کرد بەڕێز سەرۆکی حکوومەت دیار بوو، یعنی گرنگەشی تایبەتی بە کەرتی گشتی و چاکسازیدا بە گشتی و کەرتی گشتی داوە. ئەگە ئێمە تەماشا بکەین ئەو چاکسازیەت لە بۆ دوو ئامانجی سەرەکی بوو. یەکەمیان دادپەروەری گەڕانەوەی دادپەروەری، دووەم بە دەرنەدانی ماڵی گشتی.
دادپەروەری لە سێ کە باسی وەکو جەنابەت باسی کرد پێدانی پلەی وەزیفی زیادە و نەعەدالەتێکە بووی ما چار کەسین چار بە یەک ڕۆژ تەخەڕزما کردێ بە یەک ڕۆژ تەعیین بوونە هەر یەکە پلەکە ما هەبیتن قانونەکە دیارە یاسای ڕاژە شارستانی کە ئێمە تۆژینەوەمان کردێ لە 2015 دایتمانە حکوومەتیش و ئەو ڕاستپاردانە ئەوە شکر ئەلحەمدوللا بوویتە ئەو یاسای چاکسازی و لەو کابینەی ئیقرار کرا و زیبەزەکرێ جیاوازێکی گەرە زۆر هەیە ئەگەر تماشا یاسای ڕاژە شارستانی بکەن بە دوو پێوەری وەگرتیە پێوەری بڕوانامە پێوەری خزمەت هەر کەسێک بڕوانامەکی هەیە لە پلەشی دادەمەزرێ و هەتا پلەشی دەڕواتن هەندە پلە هەیە پلەیەک یعنی خەریز دەبی بەس دەرسووی کۆلیز بیتن خەریزی پەیمانگا و ئامادەی و متۆستە و سەرەتایی و ئەوە ناگرتەوە پلەیەک ئەلف و بە ئەوە هەردەبی خەریز کولێ بیتن یعنی ئەلف بە مدرعامە ئەلف ڕابشکار و وەکیل وەزیر و ڕابشکاری پێشکەوتووە چۆن ئەوە چ ڕابێژی لەوەرە لە کابرایەکی نەخیندەوار ئەمە ئەوە هەموو بە دەلیلماندایە زۆر حاڵەتانە ئەو حالەتانەمان هەبوو ئەوانە هەمووماندا حکوومەتی کە ئەوانە هەموو بە بڕیا کراوە وتمان دەبیەوە ئەوە خرايتە ناو ئەو یاسای چاکسازیەی و خانە معوەم خەڵک هەیە تەقاعد دەبیتن خۆ دەبی تەقاعد بیتن کە لە وەزیفەک نما دەبی تەقاعد بیتن ئەگەم مافی تەقاعدی هەیە ئەوە تەقاعدەکەی دەدرێت ئەگەر مافی تەقاعدی نییە دەیگەڕێنەوە سە وەزیفەی پێشتر بەڵام لە لای ئێمە ئەو هالە نەبوو بەسەراحەت کابرا مدرعامەکەی یەکەش کە مدرعام لە زەی دادەنرا ئەو مدرعامە لە ماری خۆی دادەنیشت ئەو قایم قامە لە ماری خۆی دادەنیشت ئەو مدرناحی لە ماری خۆی دادەنیشت تەمەشات دەکردێ ڕاتبی وەردەگرت بە مخەساتەوە کە ئەوە نابیتن بە مخەساتەوە و سەرڕای ئەوەش تەرفیعش دەکرد یعنی سەرموچەی وەردەگرت ساڵانە سەرموچەی خۆی وەردەگرت ئەوە پارەی زۆر بە دەردەدرا دکتۆر ئەوەی کە کراوە لە بواری خانەنشینی و ئەوەی ئێستا چاکسازی بەتەمایە ئەوەی موچە و دەرماڵە و هی خانەنشین دەکەوێتە خانەی چستاوانێک هی گەندڵی بێگومان لێرەدا ئەمانە هەمووی لە ژێر ناونیشانێک کۆکراوەتەوە لە قانونی عقوباتی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 کە ئەمانەت کە دەستی زیاتر من جەخت دەکەمە سەر ئەو تاوانین کە لە 370 دەستی پێ دەکات تاکو 341 نێزگەی 34 مادەمان هەیە کە دەستی پێ دەکاتن بە تاوانەکانی بەرتیل وەرگرتن و ئیختیلاس بەرتی وەرگرتن و ئیختیلاسە لێرەدا ئەمە ئەچێتەوە ئەتوانم بیلێمەوە ئەو پارانەی کە وەرگیراوەتەوە بە ناحەقی دوو موچە و سێ موچە وەرئەگیرێتەوە یان خانەنشین ئەکرێتەوە ئەچێتە ناو چوارچێوەی تاوانەکانی ئیختیلاس کە لە نێوان مادە 315 تا 320 باسی لێوە کراوە ئەم یاسای چاکسازی کە تەمان دەستچۆتەوە کەس ناتوانێتەوە بڵێتن ئەمە شتێکی باش نە بە عەکسە شتێکی زۆر باشە پیرۆزە بەڵام ئەبایە ئەم یاسایە بەدەر بێت لە بنەمای جێبەجێ نەکردنی یاسا لەسەر ڕابردوو بنەمایەکمان ئێمە لە قانون عدم رجعية القوانين واتا ياسا بسر رابردو جێبەجێ ناکرێت ئەم یاسا ئەبایە بەدەر بێتن لەمە واتا ئەبایە دقێکی تیا بێتن ئەو کەسانی کە ئەوەندە ساڵە موچە بە ناحەقی وەرەگرن لیان وەربگیرە بایە دووبارە لیان وەربگیرێتەوە بە ناحەقی بە خانەنشین کراوەتەوە دوو موچە و سێ موچە وەرئەگرێت چەند ساڵە بەدان تهدید بکرێت هەموو لە بەردەستدایە لە ناو قائیمەکان لیستەکان دانراوەتەوە لیان وەربگیرە بایە بڕیە ئەم بنەمایە لە ناو یاساکەدا بچەسپێنرا دەستەکان خۆش کاک مشیر ڕۆڵی دەزیاکەتان چییە لە جێبەجێکردنی قۆناغەکانی یاسای چاکسازی وڵا ئێمە ڕۆڵی چاودێری دەبینین و لە هەمان کاتدا ئەگەر هەر سەرپێچێکی ببینین ئەمە لە هەر دەستگایەک و لە هەر کەسێک کە بەربەستدا دروست بکاتر ئەمە وەکو کەیسێکی گەندەڵی یاسا ئەو یاسا ئەو بافی پێداینە ئیزراعەتی یاسای خۆمان لە بۆی بەرامبەر دەکەین و ئەوەی کە جەنابی بەحسکە لەسەر خانشین یاسایی ئەمە با سەراحەت بین یعنی ئەمە ئەگەر تەمەشا بکەین هەتا 2003 نە ئەوەندە مۆزەفەمان هەبووە نە ئەوەندە خانشینەما هەبووە کەسەشی شەهیدی پێشمەرگە دەبایە دنیا و بنیای بکاتن هەتا وەکو بکرابای شەهیدی پێشمەرگە بەڵام پاش 2003 هەر هەمووی بە پێدانی پلە
بە خانشینکردنی خەڵک بە دەرەزەی وەزیر هۆکارەکەی چ بوو هۆکارەکەی لە بەغدا بوو قانونی زیندانی سیاسی کە لە بەغدا دەچوو دەبی لێکوان مرزمی جێبەجێ بکەیت لەوێندە ڕەفحا هەتوو تەماشا بکە ئی ڕەفحا لە بۆ نەوەشی دێتن کابرا ئەزنەبیە کچە چی هینایە بابی ئەو کچەی لە ڕەفحای ژیرا ئەزنەبیەکەش ڕاتبی هەیە ژنەکەش ڕاتبی هەیە منداریشە ڕاتبیان هەیە ئەوە ئێستا ئەو چێشەکە ئەو نەخۆشیە لۆک نەمەشات لێکوانەکە لە بۆک نەماهات من کە لە سەخانشی نایاسایی دەمێ هەندێک زانیاریت بدەمێت بۆ زانیاری منێ پاش قسەکردن لەگەڵ دکتۆر عەبدولحەکیم خەسرۆ با لەگەڵەویش قسە بکەین ئەجا دوای زانیاریانم دەیت مەمنون دەم بەڵێ دکتۆر عەبدولحەکیم خەسرۆمان لەگە کە سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون دکتۆر دەکرێت باسی جیاوازی نێوان پرۆسەی چاکسازی لەگەڵ جێبەجێکردنی یاسای چاکسازیم بۆ بکەیت پرۆسەی چاکسازی پرۆسەیەکی گشتگیرە و لە سەرەتای کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ڕامانگەیاندکەوە ئێمە لە چەندین بوار چاکسازی دەکەین و لەو بوارانەی کە پێویستە بۆ ئەوەی ئێمە دەست بەسەر سامانی گشتیدا بگرین و بە هەدەردانی سامانی گشتی بەشێک بێت لە پرۆسەی چاکسازی و ڕێگەگرتن لەم پرۆسەیە ڕێگەگرتن لە هەدەردانی سامانی گشتی لە هەمان کاتیشدا باشترکردنی ئەدای دامودەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و دووبارە پێداچوونەوە بە هەیکەلیەت و پەیکەری حکوومەت و ئەو مؤسساتانەی کە ئێستا هەیە و لە هەمان کاتیشداەوەی کە پەیوەستە بە هێزەکانی پێشمەرگە و ئاسایشی ناوخۆواتە چاکسازی پرۆسەیەکی بەرفراوانە بواری ئابووری دەگرێتەوە سەبارەت بە کەرتی ئابووری کەرتی نەوت و گاز کەرتی کشتوگاڵ هەموو ئەو بارانەی کە ئێستا پێویستە ئێمە کاری لەسەر بکەین جگە لە بوارەکانی تر وەکو بڵێن وەکو هێزەکانی ئاسایشی ناوخۆ وەکو مؤسساتی دەوڵەت بیروکراسەتی دەوڵەت و دووبارە هیکەلبەندیکردنی دەوڵەت بە شێوازێک بێت کە ئەو خزمەت گوزاریانەی پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت بە شێوازێکی باشتر بگەین هاوڵاتی و کوالیتیەکی باشتر و بە شێوازێک بێت کە جێگای ڕەزامەندی هاوڵاتیان بێت و بە دامودەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بتوانن ئەم خزمەت گوزاریانە و خۆی بگەینن ئەمە کاتیژە هاوڵاتی ئاگادار بێت لەو خزمەت گوزاریانەی کە حکوومەت پێشکەشی دەکات جگە لەو بوارانەی کە بەشێک لە کۆمپانیاکان ئێستا لە جیاتی حکوومەت خزمەت گوزاری پێشکەش دەکەن بە گرێبەستێک کە لەگەڵ حکوومەت کردویانە ئێستا پێداچوونەوە بە هەموو گرێبەستەکان دەکرێت و شێوازی دەستشانکردنی پشکی حکوومەت و ئەو خزمەت گوزاریانەی کە کۆمپانیاکان پێشکەش دەکەن جگە لەمە کوالیتی خزمەت گوزاریەکان کە هەیە و لە هەموو سکتەرەکان واتە نەک تەنها لە بڵێن لە ناو دامودەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵکو لە دەواازە سنووریەکان لە ئەو گرێبەستانەی کە لەگەڵ وزارەتەکان کراوە و پێداچوونەوە تەنانەت بەو پرۆژانەی کە پێشتر کاریان لەسەر کراوە بەشێک لەو پرۆژانە بەردەوامن ڕاوەستاون بەشێکیان پێویستی بەوەی کە ئێمە بەردەوامی پێ بدەین کۆتایی پێبین بە تایبەتەوانی کە نزبەی ئینجازیان زۆر بوو وە لەجانی تایبەتمەند دروستکراوە بۆ ئەوەی پێداچوونەوە بە گشت پرۆژەکان بکرێت بۆیە ئەمانە پرۆسەیەکی فراوانە پرۆسەیەکی گشتگیرە تەنانەت کەرتی پەروەردە و خوێندنی باڵاش دەگرێتەوە کەرتی تەندروستی بۆی کە ئێمە تەنانەت بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا هەستمان کردکەوە چەند پێویستمان بۆیە ئێمە کەرتی تەندروستیەکی بەهێزمان هەبێت بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم جۆرە پەتا و ئەم جۆرە گرفتانە بین لە هەمان کاتیشدا دەین باسی یاسای چاکسازی دەکەن یاسای چاکسازی لە کابینەی هەشتەمی نوێمی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان خرایە دەنگدان لە پەرلەمانی کوردستان بەڵام لەبەرەوەی تێبینی لەسەر یاساکا و دووبارە گەڕێنراوە حکوومەت و حکوومەت لە کابینەی نوێم یاسایەکەی ناردە پەرلەمان و تەشریعکرا و بە هەمان شێوە ئەو بەرگە و مادانەی کە تێدا زیاتر پەیوەستە بە موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازات کە لە چوارچێوەی یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان بە خەڵکی کوردستان دەدرێت بە هاوڵاتیان دەدرێت بە خانەوادەی شەهیدە سەربەرزەکان دەدرێت هەروەها بە موچە خۆران کەوانی ساڵانی خزمەتیان بە کوردستان کردووە ئەم یاسایە دووبارە ڕێخستنەوەی بوارەکانی میلایکی گشتیە بواری هێزی پێشمەرگەیە بە شێوازێکەوە وەحدە حسابیەکانیان
یەک بخرێتەوە و بتوانین ژمارەیان و عادیدیان و ئەو شێوازی پلەبەرزکردنیان و هەموو ئەم بوارانە دەبێت بخرێتە چوارچێوەی وزارەتی پێشمەرگەوە و کاری لەسەر بکرێت. طبعاً ئەمە هاوتەریپە بۆ نمونە ئەوەی کە پەیوەستە بە پێشمەرگە هاوتەریپە لەگەڵ پرۆسەیەکی تری چاکسازی کە هاوپەیمانان ێستا ڕێحایەتی دەکەن واتە پرۆسەی چاکسازی لە هێزەکانی پێشمەرگە هێزی هاوپەیمانان لەگەڵ وزارەتی پێشمەرگە ماوەیەکە کاری لەسەر دەکەن بۆ ئەوەی چاکسازیەکی گشتگیر لە وزارەت بکرێت. لە هەمان کاتیشدا یاسای چاکسازی سەبارەت بە دەرماڵە و موچە و وەحدەی حسابی و یەخستنی یەکەی هەفتا و هەشتا معالەجە کردووە جگە لە پێداچوونەوە بە لیستی زیندانیانی سیاسی شەهید و ئەنفالکراوان خاوەن پێداویستیە تایبەتەکان و بە شێوازێک بێت کە سنتەرێکی دەستنیشانکردنی ئەوەقا بێت کە ئەمە دەستنیشان بکات کێ پەککەوتەیە و کێ پێویستی بە ڕعایەتێکی تایبەتە لەلایەن دەوڵەتەوە و تەنانەتەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتەنەوانی کە فەرمان برن لە یاسای چاکسازی معالەجە کراوە کە پێویستە بەدڵ عوەق یان پەککەوتەیی لە چوارچێوەی لیستی میلاکان بیان دەنێت. بەبەستم ئەوەیە کە ئەم پرۆسەی چاکسازی کە گشتگیرە و حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پێکردووە یاسای چاکسازی بەشێکە لە پرۆسەیەکی گشتگیر کە حکوومەت دەستی پێکردووە. بەڵێ دکتۆر پرسیارێکی ترم هەبوو دکتۆر ئەی استراتیژێتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی چییە؟ هەنگاوەکانی جێبەجێکردنی بە کوێ گەیشتن؟ گرنگترین هەنگاوی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پرسی گەندەڵی بریتیە لە دەستنیشانکردنی سامانی گشتی ئەو سامانەی کە ئێستا لە بەردەستی مولک و ماڵی دەوڵەت ئێستا جەردێکی تەواوی مولک و ماڵی دەوڵەت کراوە و بە داتابێسێکی گشتی مامەڵەی لەگەڵ دەکرێت و ئەم مولک و ماڵە بە شێوازێک مامەڵەی لەگەڵ دەکرێت. ئێمە دەزانین ئەوەی کە پەیوەستە بە گەندەڵی یان لە داهاتی حکوومەت یان لە پەیوەستە بە مولک و ماڵی دەوڵەت بەدەست بە سەرداگرتنی یان بە ڕێگای هەر ناونیشانێک بێت وەکو وەبەرهێنان بێت یان وەکو مساتەحە بێت یان هەر وارێکی تر کە ئەمە پێشتر کاری لەسەر کراوە جگەل لەوەی بودجەی گشتی بە شێوازێک خەرج دەکرێت و ئەم بودجەیە چ بودجەی تەشغیلی دەبێت لەسەر ئاسی وزارەتەکان و بە مەبەستی پێشکەشکردنی خزمەت گوزارەکان و بودجەی وەبەرهێنان کە بۆ ژێرخانی ئابووری بۆ پرۆژەکان و مەشاریعەکان و شێوازەکانی تر بۆیە ئەو هەنگاوانەی کە دەست پێکراوە ئێستا بە ڕێگای فەرمانگەی تەکنەلۆجیای زانیاری توانراوە سیستەمێکی هاوبەشی خەرجی گشتی دەستنیشان بکرێت کە تیایدا بودجەی تەشغیلی زیاتر دەگرێتەوە لەسەر ئاستی هەموو وزارەتەکان و ئەمە ماوەی 3 هەفتەیە ڕاهێنان بە هەموو ژمێرکاران دەکرێت بەوەی کە بتوانن بەدەر لە ڕۆتین ئەوان کارەکانی خۆیان بکەن بە شێوازێک بێت کە بتوانن بڵێن بودجەی تەشغیلی خەرج بکرێت بە شێوازێک بێت کە هەدەردانی سامانی گشتی تێدا نەبێت هەروەها هەموو مؤسساتەکان ئاگیان لە یەک بێت و بە تایبەت وزارەتی دارایی چونکە دەبێت خەرجی گشتی لە ڕێگای وزارەتی داراییەوە خەرج بکرێت بۆ ئەوەی ئەو ڕۆتینە نەمێنێت بۆ ئەوەی ئەو بیرۆکراسیەتە نەمێنێت کە پێشتر هەبوو لە نێوان بیرۆکراسیەتی بڵێن وزارەت و تا دەگاتە ئاستی وزارەتی دارایی ئێستا بە ڕێگای ئەو سیستەمە ئەلکترۆنیە دەتوانین ئیدارەی خەرجی گشتی دەستنیشان بکەین و ئیدارەی بکەین بە شێوازێک بێت کە دیار بێت لە چ بوارێکە هەدەری تێدا لە چ بوارێک هەدەری تێدا نییە و چۆن کۆنتترۆل دەکرێت لە هەمان کاتیشدا ئێمە دەتوانین باسی خاڵەکانی تری بودجەی گشتی بکەین کە ئەوەی کە باسمان کرد لە یاسای چاکسازی کاری لەسەر دەکرێت چ لە موچە و دەرماڵە و بوارەکانی تر بەڵام بودجەی وەبەرهێنان چونکە ئەو بودجەیە لژنەیەکی تایبەتدانرا بۆ پێداچوونەوە بە پرۆژەکان و ئەو پرۆژانەی کە دەستی پێکردووە بەردەوام بێت بە تایبەت لە نزبەی ئینجاز بەپێی داهات و ئیمکانیاتی حکوومەتی هەرێمی کوردستان بە تاکید وزارەتی پلاندانان ئێستا بەرنامەی تایبەتی هەیە بۆ بەدواداچوونی پرۆژە بەردەوامەکان بە تایبەت پرۆژەکانی وەبەرهێنان و دەستنیشانکردنی پرۆژەی نوێ ئەو پێشنیارانەی کە لە چوارچێوەی بەرنامەی کاری حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەش بە ئەنجومەنی وەزیران کرا لەو چوارچێوەیەدا هەموو پرۆژە پێشنیار کراوەکان ئێستا لە چوارچێوەی وزارەتی
پلاندانان ڕێک دەخرێتەوە پۆلێن بەندی بۆ دەکرێت و ئەولەویەت دادەنرێت بە پێی هێڵە گشتیەکانی کارنامەی حکوومەتتی هەرێمی کوردستان بۆیە ئەمانە کە ئێمە باز دەکەین هەموو بوارەکانی بڵێن چاکسازی دەگرێتەوە و چاکسازیش بە مەبەستی تەتویرە پێشخستنە و باشترکردنی ئەدای موئەسساتی هەرێمی کوردستان و باشترکردنی سوودوەرگرتن لە بودجەی گشتی لە داهاتی گشتی هەروەها یەکێک لە گرنگترین دەرەنجامەکانی چاکسازی ئەوە دەبێت کە ئێمە بتوانین بە ڕێگای پرۆسەی چاکسازی جۆرێک لە تەنەوع و فراچەشنی لە داهاتی حکوومەتتی هەرێمی کوردستان دروست بکەین بە تایبەت ئێمە توانیمان بە ڕێگای تەنانەت ڕێکخستنەوەی باج نەک زیادکردنی باج ڕێخستنەوەی باج بتوانین بە تەواوەتی کۆنتترۆلیەوە بکەین کە کێ ئەوەیە کە باجی لەسرە بە تایبەت کۆمپانیاکان وە هیچ دەرفەتێک نەبێت بۆ تەهەڕوبی زەریبی واتە ئەمانە حکوومەت کاتێک کە کارەکانی خۆی تۆکمە دەکا کاتێک کە بەرنمەکانی بە شێوازی موئەسساتی بیرۆکراسی ڕێک دەخاتەوە بە تەئکید دەتوانیت کۆنتترۆلی هەموو بوارەکانی داهاتی گشتی بکات و ئەمە بە نسبەت ئێمە لەم قۆناغە گرنگە بۆ ئەوی بچینە قۆناغێکی تر ئەویش قۆناغی گەشە پێدانا تەنمیە پێشخستنی بوارەکانی تر وە تەنەوەکردن و زیاترکردنی ئەو خزمەت گوزاریانی کە پێشکەش بە هاوڵاتیانی کوردستان دەکرێت. دەستەکان خۆش دکتۆر جۆرج سپاس کاک مشیر ئەگەر دیسان گەڕێنەوە سەر قۆناغەکانی جێبەجێکردنی ئەم یاسایە بە کورتی بۆم باسکەیت. بڵاو قۆناغی باسم کرد لە بیدایەتی کە ئەو یاسایە دەرچوو لە شەشی دووەوە دەرچوو لە بەقای بڵاو کراوە شەشی چوار پەیڕەوەکە دانرا لە شەشی چوار هەتا شەشی حەوت دەبی ئەو ڕێنمایی و ئەوانە هەمووی جێبەجێ بکرێتن لە شەشی حەوتەوە دەکەوێتە بواری جێبەجێکردن. بە تەواتی جێبەجێ دەکرێتن و دەبی لە ماوەی 3 مانگدا ئیسزابەی خۆ هەبی ئەگەر پابەند نەبێ بڵێ ئەوەی پابەند نەبێ ئەوەی پابەند نەبێتن چۆن ئەوەی یاسایە دەبیت جێبەجێ بکرێتن هەر کەسێک دژی یاسا ڕابوەسیتن ئەوە سزای یاسای هەیە ئەو دەورەش درایتە ئێمە وەکو دەستەی دەستپاچی و دیوە لەگەر داواکاری گشتی ئەوجا پێکەوە بیتن هەرچەندە ئێمە پرۆتۆکۆڵەشما هەیە پێکەوە بیتن و یان بە تەنها بیتن بەڵام لە مچنە لە بڕیاردانەکان پێکەوە بین ئەگەر بە تەنهاش هەر کەسە ئیشی خۆی بکاتن لە بڕیاردانەکان ئەمە کۆ دەبینەوە هەر 3 مانگزارە کۆ دەبینەوە توانین بڕیارەکانی خۆمان موحدکەن و ئیزراعەتەشی یاسایی موحد بگرین نەک بەها دوو ئیزراعەت بگرین لە دوو جێگە کاکە 464 کەسمان هەیە بە دەرەجەی وەزیر وەکیل وەزیر ڕاوێژکار 50 وەزیرە 150 وەکیل و ڕاوێژکارە 200 قسووریان مدیر عامە نە سعاتێک وەزیفەیان دیتە و نە سعاتێک لەوانەش وەزیفەی دیت بیتن کابرا مدیر عامی بە وەزیر تەقاعود بی ئەوە زیانی پێدەگات زۆر ساگە ئەوزە ببوورە بەتەکولی ئەوە بەخێرایی کابرا بە 7 ملیۆنی تەقاعود بووە ئێستا کە دەبیتە 3 ملیۆن ئەوە هەر نەفسیەن لە بووی ناخۆشە هەمومان ئازاری ئەوەی دەچێشین هەمومان ئازاری ئەو ساکساز دەچێشین بەڵام لە کۆتاییدا سوودی هەیە بۆ وڵاتەکە بۆ هەمومان و لە کوردستانەکەشمان دەستەکان جەنابی دادوەر ئەو مەلەفانەی کە کاک مشیر باسی کرد ئایا گەشتونەتە دەست ئێوە وەکو داواکاری گشتی چۆن مامەڵەتان لەگەڵ کووە هەڵبەتە کاک مشیر باسی کرد پرۆتۆکۆلێکی هاوکاری هەیە لە بینی ئێمە ئەوان لە هەندێک شوێن ڕۆڵی ئەوان دیارە و لە هەندێک شوێنش ڕۆڵی ئێمە دیارە هەمووهم هەموو ڕۆڵەکان و هەموو مەلەفەکان بۆ بەرژەوەندی گشتیە بەڵام ئەمێت چەند ڕوونکردنەوەی بدەم داواکاری گشتی داکۆچی لە مافی میلەت و وڵاتەکە پاسەوانی مافی گشتی و وڵاتە نەک پاسەوانی دەسەڵات هەندێک خەڵک ئەیانەوێ وا لە خەڵکی سادە تێبگەین کە داواکاری گشتی حرس و داردەستی دەسەڵاتی تەنفیزیە چۆن بیوێ ئەیجوڵێنە نەخێرشتیوانە داواکاری گشتی خۆی بە ساحێبی کۆی پرۆسی چاکسازی ئەزانێت لە بەرەوەی لە ئەرکە سەرەکیەکانی داواکاری گشتی ئەوەیە بەڵام تێبینیەکەم هەیە من وەکو دکتۆر ئاماژەی پێکرد ئەبینین لە هەموو کابینەکانە و لە کابینەی نۆش خۆشببختانە دان بۆ ئەندرێ گەندەڵی هەبووە بەس ئەوە بەجرڕ کیفاەت نییە بڵین گەندەڵی هەبوو ئەی گەندەڵکاران کوێن مەبدەیەکی عام هەیە دەڵێ بێ کۆڵینەوە بەنهێنی دەکرێت بە نسبەت ڕای عام بەڵام
بە نسبەت ئەطرافی داوە بڵێ داواکاری گشتی بەدەیە هامە لە فی جوڵاندووە لە هەر شوێنێک لە هەر جەیەک زانیاریمان بۆ هاتبێ وەکو داواکاری گشتی وەکو وتم بەو یاسایە کە هەیە توانیمانە کارەکان بکەین و ئەنجامی دەدەین و ئێمە بەشێکین لە پرۆسی چاکسازی بەشێکی گرنگی پرۆسی چاکسازین ئەگەر هەرچەندە وەکو ئاماژەم پێکرد لەو مادێکە دەڵێت دەشێ یان دەکرێ نه داواکاری گشتی دەبێت خۆی بچێتە پێشەوە ئێمە یاسای داواکاری گشتیمان هەیە یاسای داواکاری گشتی لە زۆر یاسا بەهێزترە و گەورەترە ئەبێ داواکاری گشتی دەستە و سنگنەوەستێ بێتە پێشەوە ڕۆڵی خۆی ببینێ تەواو ئێمە خزمەکاری ئەو خاک و وڵات و ئەو میلەتین ئێمە لە پێناو ئەجندای هیچ حزبێک و هیچ شخصێک ئێمە کار ناکەین داواکاری گشتی ئێمە مەبەستی ئێمە سەروەری یاسا و هێنانە دیدات پەروەری بەرگریکردن لە سامانی گشتیە بەرگریکردن لە وڵاتە هەرچەندە من خۆم وەکو بەشدار مەجید ڕخنەیەکی زۆرم لە مێژووی داواکاری گشتی هەیە لە عێراق داواکاری گشتی عێراق لە چۆ بوو ئەو قەسابخانانەی لە عێراق ڕوێدا داواکاری گشتی لە چۆ بوو ئەنفال کرا بەرامبەر کورد داواکاری گشتی لە چۆ بوو شەڕێکی 8 ساڵی بەرامبەر ئێران هەڵگیرساندرا کەس نەیزانی هۆکارەکەی چییە کەواتە ئەو دەسەڵاتانەی لە عێراق هەبووە هەوڵی داواکاری گشتێکی زەعیف بۆ ئەوەی بە کەیفی خۆی تەسەڕف بکە بۆیە من کام وایە دەسەڵاتی کوردی بە هەمان هەڵە نەچێتەوە بەهێزی داواکاری گشتی بەهێزیە بۆ دەسەڵاتی جێبەجێکردن بەهێزی داواکاری گشتی بەهێزیە بۆ پەرلەمان بۆ دەسەڵاتی دادوەری بۆیە دەبێت داواکاری گشتی لەسەر ڕێچکە و سکەی ئەساسی خۆی بێ بۆ ئەوەی بتوانێت ئەو ڕۆڵە مێژووی لەسەر شانێتی جێبەجێ بکات با خەڵکی سادە و هەژار وا تێنەگات چاکسازی بۆ بڕینی قوتی هەژارە نەخێر چاکسازی بۆ ئەوە دەکرێت بۆ ئەوەی قوتی هەژار خەڵکی تر نەیخوات بۆی قوتی فەرمانبەر موچەی فەرمانبەر خەڵکانێک بە ناڕەوان نەیبن ئەبێ ڕوون بکرێتەوە بۆ خەڵکی بۆ ئەوەی ئێمە بتوانین گرنگترین شت حکومت بەدەستی بێنێ پشتیوانی گەلەکەیە ئەگە گەل پشتیوانت بێ با خەڵکی گەندەڵ و خەڵکی وەکو کاگمشیر ئاماژەی پێکرد سو ئیسیفادیان لە وەزع کردووە با هەرچەند زۆر بن بەڵام بەرامبەر ئیرادەی گەلەکە ناتوانن مقاومە بکەن بۆیە ئەم چاکسازیە بۆ بەرژەوەندی خەڵکی هەژار و موچەخۆری هەژارە دەستەکان خۆش بێژناوی دادوەر دکتۆر بنەمای دادگا عەلەنیە دەکرێت کەیسەکانی گەندەڵی لە دادگایەکی کراوە و ئاشکرا بێتن هو پرەنسیبێکە لە قانونی ئوسولی محاکەماتی جەزایی نەمان بینیوە لە قۆناغی لێکۆڵینەوە لە قۆناغی لێکۆڵینە قۆنای دادگایکردنی لە قۆناغی لێکۆڵینەوە لە قۆناغی لێکۆڵینەوە ئەکید پرەنسیبەکە نهێنیە بەڵام لە کاتێک ئەگاتە قۆناغی دادگاییکردن پرەنسیبەکە بێتن عەلەنیەت بێت ئاشکرا بێت بۆچی تاکو ئەمڕۆ یعنی کەیسێکمان نەبینیەوە یعنی من خۆم شخصی بەڕاستی یەکێک لەو کەسانە بووم کە یعنی بەدەستی ئەم ناڵاند لە کاتی نووسینەوەی ماستەرنامەکەم کە لەسەر تاوانی بەرتیل وەرگرتن بوو کەیسێکم نەدۆزیەوە بڕیارێکی دادگام نەدۆزیەوە لەسەر محکەمەی تەمیزی عێراق بێتەوە مەحاکمەکانی خۆمان بێت ئەو هەموو گەندەڵەیە کرد من ببەستم ئەوەیە مشکلەکەمان یعنی لێرەدا نقطەکە لەوە دێت ئێمە کێشەکەمان لەوەیە هەر تاقیبم بۆ قسەی بەڕێز دادوەر سیستیمی دادوەریەکەمان پێویستە لە عێراقدا بگۆڕین نەک بەس لە هەرێمی کوردستان ئەبێ هەوڵ بۆ ئەوەش بدرێت داواکاری گشتی دەسەڵاتی لێکۆڵینەوەی نییە وەکوەوەی مەسەن لە مسرا ڕوادات وەکو ئەوەی کە لە تورکیا داواکاری گشتیان هەیە لێکۆڵینەوەکەن ئەگەر من بەس ئەفون کە من لێدە بەگشتی باسەکەم بەگشتی باسەکەم باسی دەستەی نەزاناکەمەوان یاسایەکی تایبەتی خۆم بە گشتی باسەکەم یان لێرە ئێمە سیستەمەکەمان داواکاری گشتی تەنها ڕۆڵەکەی چێ ڕۆڵەکەی تەنها بزواندنی داوایە و پاشان چاودێریکردنی ئیجراعاتی تحقیقە ئەی لەوە زیاتر یعنی بەس ئیشەکەی طعنە ئەگەر بینی حالی حاضر بەگشتی من باسە بەس ئەوەندە مەشروعیەتی ئەو ئیجراعاتانی کە وەرئەگیرێتەوە لەلایەن دادگاکانە بە تایبەت دادگای تحقیق ئەگەر بینی ئەو ئیجراعاتانە ناڕەوان یاساینی طعنی لێگرێت ئەو طعنە چێتە پێش محکەمەی تەمیز بەڵام بۆ ئەوەی داواکاریەکی یعنی فەرمانگەیەکی داواکاری گشتی بە هێزمان هەبێتەوە پێویستە ئێمە سیستەمی دادوەریەکەمان بگۆڕین ئەبێتن دەسەڵاتی لێکۆڵینەوە بدرێتە داواکاری گشتی سیستەمی نیابە عامەمە سیستەمی نیابەی عامە ئەوە گرینگە نقطەیەکی زۆر گرنگ هەیە ئەوەی کە جەناب گوتتەوە ئەگەر ڕێگری کرا بەرامبەر بە جێبەجێکردنی ئەم یاسایە کە بەڕاستی ئەم یاسایە زۆر گرنگە دووبارەی ئەەکەمەوە
جێبەجێکردنی یاسای چاکسازی ئەبێتە هۆکاری گەڕاندنەوەی متمانە نێوان کۆمەڵگا و نێوان دەسەڵاتدا بە ڕێژەیەکی ئێجگار زۆر نالێم 100%، بەڵام بە ڕێژەیەکی ئێجگار زۆر گاندەڵی هەیە لە هەموو وڵاتێکە هەیە، بەڵام گرنگ ئەوەیە تۆ چاوپۆشی لێ نەکەی، گرنگ ئەوەیە تۆ بە دوواداچوون ئەنجام بدەیتەوە بۆ ئەو کەسانی کە گەندەڵیەکان ئەنجامەدەن و بیانگەیەنیتە سزای عادیلانەی خۆیان. هەرچی کەسێکش ڕێگری کرد لە جێبەجێکردنی ئەم یاسایەدا ڕوبەڕووی مادە 329 بێتەوە لە یاسای سزاکانی عێراقی کە سزاکەی بەندکردنە تاکۆ ینی ئەکاتە تاکۆ 5 ساڵش ئەو کات بۆ شێوازە بێتەوە. طبعا لێرە بەس ئەگەر ئەو دەرفەتێکی بچووکم بێتەوە سەوات طبعا بەم تاوانە ئەم تاوانات بە تاوانی عەمدی حسابەکرێتن تاوانەکانی گەندەڵی کە لە قانونی عقوباتی عێراقیدا هاتووە و ئەم تاوانش هەموو کەسێک ناتوانێتن ئەنجامی بدەن، تەنها ئەتوانن ئەو کەسانە ئەنجامی بدەن کە سیفەتی فەرمانبەریان هەیە یان ڕاژەی گشتیان پێسپێردراوە. کاک مشیر لەبارەوەی فۆرمی ئاشکراکردنی سامانی بەرپرسان بەکوێ گەیشتە و چیتان کردووە ئەو بە بڕیاری شەشی ئەنجومەنی وەزیرانی 2019 بەڵێ لە پێشەوەی وەڵامت دەمەوە دەمەوێت هەندێک ڕوونکردنەوە بدەم ینی ئەمن 100% لەگەر جەنابی دادوەریمە لە بۆ زیاتر تەفعیلکردن و بەگەڕخستن و چاکسازی لە یاساکەشیان بکرێتن یاسای زیاتر دەسەڵاتیان پێ بدرێتن، بەڵام لە پێش ئەوەی ئەمە تحقیق چۆن دەکەین گوتمە هەندێک باسی تحقیق کرا ئەمە یەکەم زانیارێک دەگاتە لە ئێمە ئەو زانیاریان ئەوەی وەری دەگری کە مدیر تحقیقی شارەکانە محققیشە تەمەشا دەکە ئایا عنصری جەزایی هەیە یان نییە، ئەگەر عنصری جەزایی نەبی قەزێکە قەزێکی ئیداری بیتر ئەو بە اختصاصی نەوعی لا دەکەوی نابیتن، ئەگەر اختصاصی مەبیتن دەکرێتە هەواڵدەری محقق دەچیتن لەگەر چەند کەسێک لەگەری مۆزەب دەچن دۆکۆمنت خڕەکەنەوە دۆکۆمنت خڕەکەن ئەگەر گەیشتە قەناعەت گوتی ئەوە فعلا نقطەی دەست ڕۆیشتونەوە محققانە لە دەستیان زۆر کراوەیە ئەی ئەوانەی ڕێگریان لێ بکاتم تەماشا ئەوە یاساکە سزای لە بەدانرایە دەرێ بە هیچ شێوەک ناتوانرێ دەرێ ئەگەر هەر زانیارێکیان ویست دەبی بیاندرێ ئەگەر زانیاریەکە پەیوەندی بە ئەمنی قەومیش هەبوو لەو کاتێکدا دەبی سەرۆشی دەستە لەگەڵ دوو مدرعام لەگەڵ محققەکەی بچن تەماشای بکە هەیە هەردەی بیبینن ئەگەر پەیوەند بە ئەمنی قەومیش هەبوو ئەوە مەزارەشی چاکە وابزانم لە بۆ ئەوەی ئەو زە دوایەکە داواکە دەبیتە سزایی لە لای دادوەری لێکۆڵنەوەکان لە پارێزگاکان لێکوانە لە دەسەڵاتی ئێمە بڕیاری ئێمە تێدا نامینێت بڕیاری دادوەرە و داواکاری گشتیش کە لەوێندەرە ئەمە ئەوەندەمان هەیە مراقبەی دەکەین ئەمەش دەتوانین تەمیزکەینەوە زاری وا لە هەیە داواکاری گشتیش مافی هەیە تەمیزکاتەوە ئەی باسی فۆرمەکەت بۆ فۆرمەکە هەر هەمووی تقریباً تەواو بووە هەمویان تقریباً هەر هەمووی وابزانم ئێمە تەواو بووی داواکاری هەمووی نەکار ئەوە لە دەستگاکەی ئێوە بڵێ چێ ئەو فۆرمە پڕکاتەوە هەمووتان ئێوەش هەمووتان هەموو پڕمان دەکردەوە سەرۆشی دەستگاکەش سەرۆشی دەستگاکە مدرعامەکان هەموو محققەکان لە مەجلس قەزا هەموو حاکمەکان هەموو محققەکان لە دادوەری لای ئێوە هەموو پڕی دەکاتەوە هەر کەسێک پلەی تایبەت بیتن پڕ دەکات هەتا پلەی معاون مدیر عام لە حکوومەت لە معاون مدیر عامەوە و هەر کەسەکیش ئەگەر دەستە پێی باش بیتن سەرۆکی هەرێم جێگرەکانی سەرۆکی حکوومەت جێگر و وەزیرەکان ژن و منداڵیشان ئەوە ناوی دەنووسێت ملک و ماڵی دەنووسێت و ئەوانە کوێنێ ئەمە بەدوا داسووریش دەکەین ئەوە نییە تو فۆرمەکەی پڕ دەکەیەوە زۆر سوپاس کاکەم شێر جەنابی دادوەر پرسیارێکی ترم هەبوو ئایا تاوانباران بە تاوانی گەندەڵی یاسای لێبوردنی گشتی دایانگرێتەوە بە پێی یاساوێ شملی ناکە بەڵام نازانم بە سەراحەت ئەگەر بە پێی لێبوردنیشی تایبەتی بۆی بێنن پێشتر کرابێ لەوانەیە کرابێ بەڵام بە پێی یاسا و ئەوەی کە ئێستا لەو پەیڕەوە هاتوو لەو یاسا هاتووە دەبێ سزن دەکرێ و زایدەن گەڕانەوەی ئەو پارەی کە لەسەری ئەکرێتە ماڵ اینجا مەبلەغەکە هەرچەنێ بێ ئەبێ بی ئەی بە کەفالە و شتیوە بەرەبێتن بەخوای قابلی کەفالت قابلی کەفالت ئەی غەرامە غەرامەت ئەخە حکومەکە ئەڵێ يعاقب بالسجن يعني بسجن لە باتی سزن غەرامە نییە
لو قانوني لبردس يميان عليه يعاقب بالسجن يعني سجن يعني جناية نقد حال دكتور وابزام استاذ حتى يكون غرامه اضافه كرا واخيرا انا للايان عراقوا كقانون تعديلي غرامات ككرا قانون تعديلي غرامات ككرا لعراق بوصل جنايات اضافه كرا غرامات يعني هذا صار الراي صار ضل يوابلين 2 مليون دولار يدزي وغرامه دقيقه 50000 دولار شاكر نويا بو قسكاين استاذ نبيتن يعني بلام او غرامه برايتو تو مثلا كابريا دبني قندليش كله ب 2 مليون دولار تو غرامه دكي ب 100000 دولار او سزايا او سزايا يعني اللي هذا صار راي بند او زنداني كدنا يعني او ما بس اوي غوريني زنداني كبا لا صار راي زنداني كدنا غرامه كاش اكريتو يعني شي خواردوا وتشي خواردوا ساماني شبي بيقرنيتو او ساري زنابت كذا فرما اگر ما تماشا بكين سنت عفو عامك درت شويه لو فتري او يك او عفو عامانا يك بولا بربستكان دا بيش كاري ايما وكو دستي دسباتشي چونکە زۆر قەزیە هەبووە کابرا لە ساری 2011 قەزەکەی لەسەر بۆ پارەکە خوڕایە ئەوانە بەبەر عفوی کە تێ عفوی سوازم نام ساری 2012 چەندە حاکمەکەش تەماشا دەکاتن دەرێ ئەوە بەجێرەی ئەو عفو عامەی قەپات دەکرێت تاعنیش بکەی کە تەمیز دەکەیەوە عین تەمیزەکە بەڵام لە عفو عامی ئەو جارە ئەمە کە هەستمان پێکرد عفو عام دەدرێتن وەکو دەستی دەستپاچی کارمان لەسەر تاوانی گەندەڵی کرد و توانیمان قەناعەت بە پەرلەمان بینین و پشتگیری مەجلیسی قەزا و حکوومەتیشمان وەگرت کە هەر کەسێک بە هەر تاوانێکی گەندەڵی ئەوز هەتا وەکوم ئەوەی وەزیفی کە دەیکاتن کابرا ئیمال و تەقسیرەکە ئیمال تەقسیر ئەسڵەن جەریمەی وایە نییە ئەگەر بچێت محکەمەی ئیداری ئەسڵەن ئەوە رەمە نییە بەس لەکردنی ئێمە بوویدە تاوان دەرێ هەر تاوانێکی گەندەڵی تێوە گڵابێتن ئەو شخصە قەزەکەی شمولی ناکە ئیستثنا کرا زۆر سپاس ناگدادوەر هەنێک کەس کاتێک کە باسی پرۆسەی ساکسازی دەکرێت دەڵێ حکومە شکستی هێناوە ئەمەش لە کاتێکە پرۆسی ساکسازیش دەستی پێ نەکردووە حەزم کرد ڕای خۆت بڵێیت ئەخە من وەکو ئاماژەم پێ کرد ئەم کابینە بە ڕێزەکە هاتووە دەستی داوەتە ئەم کارە بەڕاستی خەڵکانێکی زۆر گرەویان لەسەر شکستی هێناوە لەسەر فەشەلی هێناوە ئەوانەی کە وەکو بەڕێزان ئیشارەتیان پێدا ئەوانەی سو ئیستیفادەیان لە کابینەکانی تر کردووە ئەوانەی دەستڕۆ بوو نەسەرەت و سامانی گشتیان تەخشان و پەخشان کردووە دابشکردنی زەویان بە ئارەزووی خۆیان بووە بە لەسەر هیچ بنەمایەک نەبووە یعنی بۆ نمونە ئێستا لە هەولێر تۆ بتەوێ فەرمانبەرێ دوای 5 ساڵ 6 ساڵی تر خزمەتێکی زۆرێ بێت پارچەیە زەوی بدەیت زەوی نەماوە لە کوێ بیدەیتێ باشە ئەوانە ناحەقن ئەوانەی کە چاکسازیان پێ ناخۆشم بەڵام یەقین بن من دووپات یەکەمەوە هەر دەستگایەک هەر جیهەتێک حکومی بێ حەزبی بێ بێوێ بەرەنگاری گەندەڵی بێتەوە بەرەنگاری چاکسازی گەندەڵی بگێتەوە خۆی ناگرێت لەبەرەوەی خەڵکی لە تااقەتی نەماوە لەو توانای نەماوە بۆیە پشت بەستن بە ئیرادەی گەل بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی باشترین هەنگاوە بۆ ئەوی تۆ نەجاحەت بینی بۆیە زۆر زەرورە خەڵکی تێبگەیەندرێ مەبەست لەم گەندەڵیە چییە ئێمە با بە زمانی سادە بۆ خەڵکی قسە بکەین بە زمانی من چی بکەم دێرە من بۆ حاکمەکان قسە ناکەم من بۆ خەڵکێکی وڵاتەکەم قساکەم کە لەوانەیە ڕۆشنبیری یاسایی ناڵێم ڕۆشنبیری گشتی ڕۆشنبیری یاسایی لاوازە تێناگە لە بابەتە یاسایەکان لەوانەیە لە ڕۆشنبیری ژیان لە دادوەرێک زیاتر بزانێ بەڵام ئەم بابەتانە بابەتی یاساییە بابەتی چاکسازی بابەتی یاسایی ئەبێ بۆ زمانە عامیەکەی خورد بکرێتەوە بۆ ئەوان بۆی لی تێ بگەن حکومت ئەبێ بەردەوام بێ گلەیەکی تریش هەیە ینی بەسەراحەت من لە 1970 یەکێک بووم لەوانەی کە لە دامەزرێنەرانی تەلەڤیزۆنێک بە ناوی تەلەڤیزۆنی هەرێم تەلەڤیزۆنی حکومت بوو لەوانەیە نەبوونی دەستگایەکی ڕاگەیاندنی سەتەلایتی حکومی وا بکە کە خەڵکێک ئێستاوازانێ ئێمە لێرە دانیشتوین لەسەر حزبێک حیسابین ئێمە دیعایە بۆ حزبێکەکەین بەڵام لە سەکانی جەنابەت من پرسیارێک لە هەرسێ میوانە بە ڕێزەکانەکەم چێ گرەوی مێژوو لەباتەوە
ئەوەی لەگەڵ چاکسازیان ئەوەی لە دژی چاکسازیە پرسیارەکە خۆی وەڵامی لەگەر خۆیت پرسیارەکان وەڵامەکە لە ناوێتی بێکم ئەوەی لەگەت چاکسازی بێتن ئەوەی لەگەت چاکسازی بێ ئەو گرەوە ئەباتەوە چونکە ئەو ئەتوانێتەوە متمانی کۆمەڵگە بەدەست بێنێتن ئەمە زۆر زۆر گرنگە بەڵام گرنگ ئەوەیە لەمە و پاش بەردەوام بین یعنی ئەم چاکسە ئەم یاسایە دەرچوو بۆ ماوەیەک بەس جێبەجێ نەکرێتەوە نەخێر ئەمە بکرێتە بنەما بۆ کابینەکانی داهاتوی حکوومەتیش کاک بەشیر چێ گرۆکە باتەوە ئەوەی لە لەگەڵ چاکسازی. ڕێزی هاوڵاتی دابیتن ئەگەر ئەو کەسی لە ڕێزی هاوڵاتی دابی ئەگەر تمەشا بکەین لەو مەساتای ئاخیر وتاری سەرۆکی حکومەت بە هەموو لایەنەکانی گوت بە لایەنەکەی خۆشیەوە و بە هەموو لایەنە سیاسەکان گوتی ئەم لە ڕێزی هاوڵاتیمە و دەبی ئەو ساکسازی جێبەجێ دەکەم ئەوەی ساکسازی جێبەجێ دەکات ئەو گرەوەکەی دەباتەوە چێ سوودمەندە هەموو هاوڵاتی سوودمەندە وڵات بنیاد دەندرێ لە سەگوفەک وڵات بنیان ناندرێ یەک بە کزەبایەک کەپرەکەمان لێت ئەوە بیتن بەم ساتەچی ینی ساری نابێت دێتە خوارێ ئەمە ماڵمان دەکەیتە بەر ڕۆژێ پرۆسی چاکسازی پرۆزەیەشی گرژگیرە ئەو پرۆزە گرژگیرە دەبی هەموو سێکتەرەکان بگرتەوە نەک سێکتەرەکی بگرتەوە سێکتەری تجاری سێکتەری هەموو سێکتەرەکان پیشە سازی شتوکاڵی هەموو سێکتەرەکان بگرتەوە بەڵێ هەنجین دەرێم سەر لە نوێ خانوەکمان دروست کرد کەپرەکەمان تێکدا خانوەکمان دروست کرد ئەو خانە دەتوانین لە بەس سێبەرەکەی بەحەوینەوە و هەر کەسە ئەو ڕەمە چێ دەبێتە کەپر کاتمان زۆر کەمەوە کاک بەشیریان ببوورە ئەوەی جێبەجێ دەکات چێ مستەفید دەبی لەو چاکسازیە وڵی دیارە جەماعەت ناوێش تازیان بۆ گەندەڵی داناوتیان مستەفیدەکان ئەو جارە بزانین چێ مستەفید ئەوە دیارە ئەوان جوابیاندایە بەڵام من ئەڵێم ئێمە هەر نابێ بە دوای لوقاحی دژە کرۆنەیە بگەڕین ئەبێ بە دوای لوقاحی دژە گەندەڵیشە بگەڕین ئەبێ مناڵەکانمان هەر لە مناڵیەوە ئەو دەرزەی سەرشانی لێ ئەدرێ لوقاحێکی تریشی بۆ زیاد بکرێ فێر بکرێت دژە گەندەڵی بێ نەوەی تازە با داخلی هەندێک مستەلەحات نەبین ئەو جیلەی کە تازە دێ فێر بکرێ کە گەندەڵی قبول نەکات وەکو کاک مشیر وتی ئەو بابەتە مەفروزە لە یاسای دژە گەندەڵی و یاسای نەزاهە و یاسای داواکاری گشتی دەبێ مناڵ فێر بکرێ ئەوەشی ئەیباتەوە ئەوەی لەسەر حەقا دەبێ سەرۆکی حکومت بیر لە ئەنجومەنێک بکاتەوە هیوادارم گوێ لەم قسەی من بێ ناوی بنێ ئەنجومەنی بیرمەندان مەجلس الحوکەما ئەمە با مەجلسێکی ڕسمی نەبێ مەجلسێک بێ لە کرێکارێکی پاکەرەوە لە دوکاندارێک لە مەلایەک لە مامۆستایەک لە ئینسانێکی نەخێندەوار لە دکتۆرێک لە حاکمێک هونەرمەندێک خەڵکانی هەموو چینەکان 50 کەسێک کۆ بکاتەوە ئەوانەی کە بە جددی بیرمەندن نەک ئەوانەی حزبەکان بە بیرمەندانە ئاگادار بن ینی هەندێک حزبێ خەڵکانێکی بە بیرمەندانەوە بیرمەند نییە ئەوانەی بە جددی بیرمەندن بە هاوکاری سەرۆکی حکومت بن ببێتە واقعێکی عملی کە لە بەرەیگەلە استیعانە بەو ئەنجومەنە بک من دڵنیام هەژارەکان مستەفیدە بن لە هەموو کۆی پرۆسەکە زۆر زۆر سپاسانەکەم زۆر مەمنون دەستان خۆشە منش هیوادارم ئەو لوقاح بدۆزینەوە ئەوی دژی گەندەڵی زۆر زۆر سپاس بۆ میوان بۆ ستافی پرۆگرام شەو